خوای گەورە خۆشەویستان خۆشحاڵم کە لە ڕۆژی دووەمی کۆرسی پەرەپێدانی زیرەکی یان زیرەکی و پەرەپێدانی تواناکانی بەردەوامە بین لەگەڵتان. خۆشەویستان جاری پێشوو کۆمەڵە بابەتمان باس کرد، باسی گەشتەکەمان کرد کە پێویستە گەشتی گەورەترین گەشتمان لەبیر بێت کە گەشتێکی معریفیە. و کۆمەڵێ مەوزوعمان باس کرد وتمان ئەمانە لە ئایندا باسێکی. ئێستا هینە سەر بابەتێک، هۆکاری زیرەکی چییە؟ هۆکاری زیرەکی چییە؟ لێرە ڕای جیاواز هەیە. هەندێک ئەڵێن هۆکاری زیرەکی بۆ ماوەیە و هەندێکیش ئەڵێن ژینگە زۆر کاریگەری هەیە. بەڵام ئایا ئێمە ئەتوانین چۆن لەمە تێبگەین؟ ئایا بۆ ماوەیە یا ژینگەیە یان هەردووکیانە؟ لە ڕاستیە من زوو لەگەڵ پرۆفیسۆرێکی بواری دەروونزانی مناقەشەیەکی ئەم مەوزوعەم کرد. ئەویش ئەوە بوو کە من ئەموت دەروونزانی بەشێ لە مەوزوعەکە باسەکە. پێتەڵێ هۆکاری شتەکان یا بۆ ماوەیە یا ژینگەیە و یا تۆ یعنی هەردووشیانەوە نییە؟ بۆ نمونە هەر کەسێک کە لەم ژیانە ئەژی کاریگەری ئەکرێتە ژێر کاریگەری بۆ ماوە و ژینگە. بەڵام من ڕێیم وایە کە تەنها ئەم دوانە نین. مەرج نییە دوایی تۆ بڵێ ماوەساوە دەمەی فێرکردین. ئەتوانی بیری لێ بکەیتەوە بزانی من مەبەستم چییە. ئەگەر هۆکاری ئەوەی کە تۆ ئەم کەسەیت تەنها بۆ ماوە و ژینگە بێ، واتە تۆ هیچ اختیارێکت نییە. کەسێک ئەیوت من دڵنیام لەوەی هۆکارەکان بۆ ماوە و ژینگەن، ئەها کاتێک کە تۆ ئەڵی بەس بۆ ماوە و ژینگەیە وەرە گوێ بگرە لە قسەی ئەم کەسەش. ئەیوت چی؟ ئەیوت لای من هۆکاری ئەوەی من چۆنم تۆ چۆنی ئەو چۆنە ئەو چۆن بووە هەمووی بۆ ماوە و ژینگەیە. لێرە زۆربەی خەڵک ئەڵێ دەوایە، زۆربەی زانایانی ژواڵ. بەڵام من ئەڵێم نەخێوانیە. جگە لە بۆ ماوە و ژینگە شتێکی کە هەیە. پێشەوەی باسیکەم با بچین ڕێی ئەو کەسە باسی. وتی لای من عیسا، حەزرەتی عیسا، کە من ئەڵێم عیسا عەلەیه السەلام، بەڵام ئەوەی وت عیسا، لەگەڵ سەدام هیچ فەرقیان نییە. ئەگەر دادگایەکی دادوەرانە هەبێ عیسا و سەدام هیچ فەرقیان نییە. من ئەڵێم ئەو کوڕە زۆر ڕاستگۆیە. ئەگەر زانایانی دنیا هەمووی ئەڵێ هۆکار تەنها بۆ ماوە و ژینگەیە، دەکەواتەوە قسە ڕاست. بۆ ماوە و ژینگە هی ئەم عیسای لێ دەرەچێ عەلەیه السەلام، ئەویش سەدامی لێ دەرەچێ. تۆش بۆ ماوە و ژینگە تۆی دروست کردەوە. ئەمە مەوزوعێکی فەلسەفیە. کاتێک دەڵێن مەوزوعێکی فەلسەفیە یعنی چی؟ یعنی سنووری عیلمی تێپەڕاندووە. علم لە هەندێک شوێنە قسەی پێ نامێنێت. ئەمە نیشانەی بچووکی عیلم نییە، نیشانەی جارێکی تر گەورەی مێشکی مرۆڤە. لەو سنوورانە تێپەڕەکە کە تەنها بە شێوازێکی زانستی پێی بڵێ یەک و یەک ئەکاتە دوو، چونکە هەموو معریفەیەک معریفەیەکی زانستی بەحت نییە وەکو بیرکاری. تێگەشتن لە دنیا، تێگەشتن لە زۆربەی شتەکان پێویستی بەوەیە کە ئێمە سنووری زانست تێپەڕێنین، چونکە زانست سنووردارە. بۆ چونکە هەوڵەکانی ئێمە بۆ تێگەشتنی دنیا سنووردار بووە. ئێستا بۆ نمونە خوای گەورە جەلە جەلالوه محیط بكل شيء. زانستی ئەو داگرندەیە بەسەر هەموو شتێکی گرتوتەوە، هەموو شتێک، یعنی تر بۆشایەک نەماوەتەوە، ئاگای لە هەموو شتێکە.
بەڵام ئێمەی وەکو مرۆڤ کاتێککە چین ئەمانوێت دیاردەکان تێبگەین ئێمە سنووردارین مێشکمان سنووردارە لێکدانەوەکانمان سنووردارن تواناکانمان سنووردارن مختبەرەکانمان سنووردارن ئێمە بەپێی پێشکەوتنی زانست و بەپێی پێشکەوتن ساڵ بە دوای ساڵ زیاتر شت کەشفەکەین بەڵام پرسیارانێک هەن هەر لە سەرەتاوە تا ئێستاکە پێی نەگەشتوین و لەوە چێ بۆ ئاسانیش پێی نەگەین ئەم پرسیارانە ئەچنە سنووری چی ئەم پرسیارانە ئەچنە سنووری پرسیارە ئاینی و فەلسەفیەکانەوە بەڕێزان ئێستا بۆ نمونە ئەخلاق علم الأخلاق زانستی ئەخلاق ناتوانی بڵێ وەکو فیزیایە وەکو کیمیایە بەڵام لە چیا زۆر مناقەشەی لەسەرەکرێت لە دین و لە فەلسەفە مناقەشەی ئەسڵ ئەخلاق مۆزوعێکی فەلسەفی بۆ لەبەر ئەوەی پرسیارەکان وەڵامەکان لێکدانەوەکان لەو سنوورە دەرچوون ئێمە شتەکە بەرینە ناو مختبەر و بیدێ اینجا هیوادارم مۆزوعەکە ئاڵۆز نەبێلاتان ئەگەڕێمەوە بۆ ئەوەی ئایا ئێمە بەرهەمی بۆ ماوە ژینگەین زۆربەی زانایانی دنیا تەنها ئەو شتێک کە لێکی ئێنەوە علمیان ئەتوانێت پێت بڵێ ئێمە تەنها دوو هۆکارە بین بۆ ماوە ژین ئەی هۆکاری سێم چییە؟ هۆکاری سێهەم کە من پشتگیری ئەمانەکەم کە بۆ ماوە ژینگە هەر چۆنێ بێ مێشکێکی بە تۆ یاوە بەڵام مێشکی مرۆڤ ئامێرێکە خاوەنی شتێکە پێ ئەوترێ consciousness واتە ئاگایی بەڕێزان ئاگایی ئەم ئاگاییە مێشکی مرۆڤ جیا ئەکاتەوە لە هەر شتێکی تر بۆیە مادەم شتێک هەیە ئاگاییە و ئاگایی شتێک نییە بە ئاسانی تۆ بتوانی وەکو بوارەکانی تر بە نەزەریەکەی داروین بڵێ مرۆڤ کاتێکە هاتووەتە ئەم دنیا چۆن هاتووە گیانەوەر بووە بەرەبەرە گەشەی کردووە و ئێمەش لایەزار لەم تەتەوراین ئەمە بەپێی نەزەریەکەی داروین باشە نەزەریەکەی داروین ئەگەر لە هەموو شتێکا دەقیق بێ کات هێتە سەرەوەی کە مرۆڤ چۆن ئاگایی هەیە لێرە بازنەکە ئەقرتێ و تۆ وەڵامت پێی نییە ئەمە پرسیارێکی وردە کە یەکێک لە هەرە گەورەترین زاناکانی بایۆلۆجی کە دیپاک چۆپرایە لە مناقەشەی لەگەڵ نەزەریەی تەتەورە ئەڵێ دەوەرن بیسەلمێنن چۆن ئەتوانی بڵێ ئەم تەتەورە لە خەلەیەکەوە کە بەرەبەرە گەشەی کردووە بۆ نمونە ڕۆژێک بۆ بە ماسی ڕۆژانە گەشەی کردو تا بۆ بە گیانەوەران بۆ بە مەیمون بۆ مەمرۆ باشە ئەڵێ بەرەو هەر شوێنێ بڕوە بەڵام پێم بڵێن ئایا ئەم تەتەورە چۆن کۆنشسنس دروستەکە ئەمە ناتوانێت قەنەعەت بە ئێمە بێنێم نەزەریە طبعاً بەرەزان بە ئەوەش بڵێن ئەم نەزەریە ئێمە وەکو موسڵمان زۆری نەوان چونکە هەندێک موسڵمان باوەڕیان پێێتی و ئەڵێن هیچ کێشەی نییە لەگەڵ قورئانە و لەگەڵ دینە ئەوانیش دەلیلی خۆیانیان هەیە بەڵام ئێمە وەکو موسڵمان زۆر ئەمە قەنەعەتمان پێی نییە و ئایندارە مەسیحیەکانی ژەروەها ئەوانیش دژایەتیەکەن بەڵام ئیتر دنیای زانست ئەبێت تۆ بە بەڵگە قسە بکەی زۆربەی زانایانی دنیا باوەڕیان بە نەزەریە تەتەور هەیە ئەمە حەقیقەتێکە کە قسەکە لەسەرەوە نییە نەزەریە تەتەور ڕاستەیان بابینەوە بۆ ئەو من یەک بەڵگەم هەیە کە جگە لە بۆ ماو ژینگە هۆکارێکی تر هەیە ئەویش توانای مرۆڤە بۆ بڕیاردان لە هەڵبژاردنە من نمونەیەکی سادەتان بۆ ێنمەوە ئەگەر من 30-40 پارچە کاغەز بۆ تۆ دابنێم بڵێم 3 دانم بۆ هەڵبژێرە بمەرێ هەرگیز زانست ناتوانێت بیسەلمێنێ بڵێ هۆکاری هەڵبژاردننی ئەو 3 دانەیە بۆ ماوە ژینگە وایە
بۆ ماوە ژینگە زەمینە سازیەکەی کردووە تواناکەی یاوە بە تۆ بیرکەیتەوە تێبگەیت دەستبەری بۆ شتەکە بەڵام بۆ ماوە ژینگە دیاری نەکردووە لەناو ئەو پارچە کاغەزانە تۆ ئەویان هەڵبژێریت ئەوە تۆی بڕیارەی من لێرە جیاواز بیرەکەمەوە ئەڵێم نەخێر بۆ ماوەمان هەیە ژینگەمان هەیە بۆ ماوە ژینگە سنوورداری دروستەکە بەڵام ئێمە خاوەنی مێشکێکین کە توانای بڕیاردانی هەیە و ژیان ئەو شتانەشی کە خاتە بەردەستمان فراوان و زۆرن اختیارەکان هێندە زۆرن ئێمە ئەم توانای بڕیاردانە لە ئێمە گرنگە و جێگەی بایەخە و ئەمە ژواکە کە ببێ بە هۆکاری سێهەم هەل لە سەرەتاوە کە بەم شێوازەیە ناتی بەڕێزان ئەکرێ ئەو مرۆڤەی کە ئێستاکە پێڵەن نیاندەرتاڵ هەر ئەو مرۆڤە لە سەرەتاوە ئەنیشتاینێک بوو بێ بۆ خۆی بەڵام تۆ ئەنیشتاین ئەگەر ئێستاکە کەسێ لە کوردستان نیان خست بێتە قوتابخانە و تەنها بۆ نمونە هەندێک ئیشوکاریان پێسپاردووە وەکو ئەوەی شوانیان پێکردووە ئەگەر لە ئەنیشتاینیش زیرەکتر بێ دڵنیابن هەر بۆ ژیانی خۆی زیرەکەکە بەکارێنێ بیرەکاتەوە بەڵام سەرچاوی معریفەی لەبەردەست نییە کە وەکو ئەنیشتاین بیر لە گەردوون بکاتەوە یان حسابات بکات یعنی قسەکەم لەسەر ئەوەیە هەزاران زیرەکی تر لەم دنیاە هەبوون بەڵام ئەو جەوەیان لەبار نەبوو وەکو ئەنیشتاین ببن بەزانە ئێستا لەوە ئەچێ من خۆم بیرەکەمەوە هاوڕێم هەیە زوو لە قوتابخانە دەریان هێناوە بەڵام ئینسانێکی بلیمەت و زیرەکە من دڵنیام لەوە کەسێکی زۆر زیرەکە بەڵام خوێنەوارێکی زۆر کەمە مرۆڤی کۆن لە ڕووی زیرەکیەوە کێشەیان نەبووە بەڵام لە ڕووی تەجروبە و عیلمەوە کێشەیان هەبووە اینجا ئەگەر ئێمە طبعاً کە بیر لە مرۆڤی کۆنەکەینەوە نەزەریاتە ئازیزان یعنی شتێک نییە عیلم لە سەدا سەد سەلمان دەبێتی ئەگەر ئێمە تەماشای قورئان بکەین بۆ نمونە بە سەراحەت باس لە سەرەتای مرۆڤەکە وەکو کائینێکی عاقڵ و وەکو کائینێک کە بیرەکاتەوە و مناقەشەکە بەڵام نەیوتووە وەکو من و تۆ ئەی طبعاً ئێمە چۆن ڕۆژانەشتی تازە فێرە بین ئەم مرۆڤە لەو زەمانە چی هەبووە فێری بێ بۆ ئەوە فێربوون بووە دوای چەند جیلێک بەرەبەرە لە بیرکردنەوەی هەندێک لە کەسە زیرەکەکانەوە بەرەبەرە عەقلیان بە وشکاون کە حیوانەکە بەجێ نەهێڵن کاتێ لێ خۆن بۆ نمونە خۆی گەورە زۆر بە وازەحی باسەکە کە کوڕەکەی ئادەم عەلەیهی سەلام کە براکەی ئەکوژێ کوڕەکەی ئادەم کە براکەی ئەکوژێ ئەڵێ نێزانی چی بکا بە مەیتەکە دوو باڵندەی بینی یەکێکیانی کوشت و دوای ئەوەی کوشتی کردی بەژێر خۆڵە لەمەوە فێر بوو کەواتە خۆی گەورە ئاماژەی بەوە کردووە کە مرۆڤ ئەم عەقڵ و مێشکەی هەبووە مەسەلەن حەزرەتی ئادەمەوە نییە کە باس لەوە کاکە فێر بوو بۆیە فریشتەکان ئیتر قسەیان پێنەما کاتێککە بینیان ئادەم ناوەکان ئەزانێ باشە وإذ قال ربك ئەوەی ئاەتی سێمی سوورەتی کەهف کە خوای گەورە وتی من مرۆڤ دروستەکەم وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة قالوا أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك قال إني أعلم ما لا تعلمون جاء وعلم آدم الأسماء كلها ونيا كواتا ئێمە ناتوانین بڵێین مرۆڤ زیرەک نەبووە زیرەکیەکەی کەمتر بووە نا هەر ئەم مرۆڤە زیرەکەیە بەڵام تۆ ئەیخەیتە ناو جەمە بیر لە چی ئەکاتەوە مرۆڤێکە ئەمڕۆ برسێتی بیر لەوە کاتۆ چۆن تۆ تێر ببێ بەڵام مرۆڤێک لە ئەمریکا هەموو شتێکی لەبەردەسایە منافەسەیە لەسەر ئەوەی کە بۆ نمونەوە لە زۆر باسی توێژینەوەمان کرد توێژینەوەکەی لە موسسەیەکی دنیا بڵاو بێتەوە شەو ڕۆژ خەریکی دیراسەیە هەر ئەکرێ ئەو زیرەکی کەسێکی هەبێت کە لە ئەفریقا گەورەترین کێشەی ئەوەیە کە برسێتی نان پێیاکە
کەواتە وەکو زیرەکی کێشەی نییە، بەس وەکو معریفە و معلومات کێشەی هەیە. بەڕێزان، خوای گەورە وا باسەکە کە ئادەم یەکەم مرۆڤە دروستی کردووە. ئەی چۆن فریشتەکان زانیان، ئەو پرسیاری مامۆستابازیان زۆر زۆر دەقیقە، ئەی چۆن فریشتەکان عەقلیان بۆ ئەوە چوو کە ئەکرێ مرۆڤەکان کە ئەمە یەکەم مرۆڤە دروست کراوە، ئەی چۆن ئەکرێ ئەمانە خوێن بڕێژن و وانیا يسفك الدماء ونحن نسبح بحمدك ونقدس لك. ئەزان بۆ لەبەر ئەوەی وخلقنا الجان من قبل من نار السموم، لە ئاەتێکە ئەفەرمێ ئێمە پێش مرۆڤ دنیای جینمان دروست کردبوو. ئەی فریشتەکان چۆن زانیان؟ چونکە دنیای جین لەبەر ئەوەی اختیاریان هەبوو، توانای هەڵبژاردنیان هەبوو، توانایان هەبوو بیرکەنەوە بڕیار بن، ئەو هەموو تاوانانیان ئەکرد، فریشتەکان لایان ڕوون بوو کە خوای گەورە ئەگەر ئیرادە با بە جانەوەرێکی تریش هەمان شت کارەکات. واتە فریشتەکان بە تەجروبەی پێشووی دنیای جین ئەیانزانی کە مرۆڤ لەبەر ئەوەی خوا اختیاری ئەیاتێ وەکو فریشتە نییە کۆنترۆڵەکەی بەدەستخوا بێت چۆن بڕیاریە و پرۆگرامی کردێ وا کارەکەی بکات. لەبەری مرۆڤ بە اختیاری خۆیەتی یەکسەر فریشتەکان زانیان مرۆڤ ئەم بڕیارە کە بڕیار بەدەست خۆی بێ بڕیاری خراپەیە و خوێنە ڕژێ و فەساد بڵاوەکاتەوە. جا بەڵام گەورەی مرۆڤ لە چیایە؟ هەندێک لە مفەسیرینە فەرموون ئەو ناوانەی کە ئادەم هێنای، طبعا من ناڵێم ئەم ڕەئیە تەواوەکێ، ئەمە ڕەئی مفەسیرینە و ئەشکری عەقڵی گرێ جوانە، بۆ واتایی کە مفەسیرینە فەرموون ئەو ناوانەی کە حەزرەتی ئادەم عەلەیهی سەلام ئاماژەی پێکردن ناوی پێغەمبەران بوون. وتی بۆ نمونە وتی ئیبراهیم، موسا، باشە عیسا، محەممەد، کە ئەم ناوانەی برد فریشتەکان تێگەشتن لە نەوەکانی ئادەم مرۆڤانێک ئەبن کە تەواو ئیرادە و اختیار بەدەست خۆیانە. بەڕێزان پێغەمبەران لە سەداسەد ئیرادە و اختیار بەدەست خۆیان بووە، زۆر زۆر جێگەی سەرسوڕمانە. دوای ئەو هەموو ساڵە لە قورئان خوێندنەوە ڕۆژێکیان کتێبێکم خوێندەوە کە باسی قورئانی ئەکرد، ئاەتێکی هێنا بوویەوە کە خوای گەورە وەحی کردووە بۆ مرۆڤێ بیکاتە پێغەمبەر، مرۆڤەکە شەیتان ئەیخەڵەتێنێ و وەحیەکەی قبوڵ نییە. جا ئەمە مۆزوعێکی زۆر گرنگە، واتە پێغەمبەران اختیاری تەواویان لەبەردەسا بووە. محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام ئەیتوانی بەگوێی خوا نەکات، باشە؟ ئەی ئیبراهیم ئەیتوانی بەگوێی نەکات، واتە اختیاریان بەدەستەوە بووە. گەورەی پێغەمبەرانیش لەوایە. من و تۆش اختیارمان بەدەستە چاکە بکەین و خراپە نەکەین، نە ئازایەتیمان نامێنێت وەکو من کۆنترۆڵ کرابم تۆ کۆنترۆڵ نەکرابی، دوایی لەو دنیا من بچمە بەش تۆ پشتیوان نامێت. بۆیە پێغەمبەرانیش اختیاریان هەبووە. ئەمە مۆزوعێکی زۆر گرنگە، کەواتە ئەسڵی مۆزوعی مرۆڤ بەڕێزان کە ئەمە زۆر پەیوەندی بە مۆزوعی زیرەکیەوە هەیە. مرۆڤ خاوەنی بڕیاردانە، خاوەنی توانایەکە کە توانای بڕیاردان. دیپاک چۆپرا ئەڵێ چی؟ ئەڵێ ئێمە لە عیلمی نێرۆلۆجیا، من ناڵم عالمی بایۆلۆجیا، ئەڵێ لە عیلمی نێرۆلۆجیا، طبعا کە باس لە فەسلەجە ئەکرێ دنیای فسیۆلۆژی یعنی دنیای بایۆلۆژی، باشە؟ ئەڵێ ئێمە لە عیلمی نێرۆلۆجیا ئەزانین کاتێک کە بڕیارێک لە مێشکی مرۆڤێکە دەرئەچێ ئەزانین، بەڵام نازانین کێ بڕیارەکە، نازانین لەکوێ بڕیارەکە دەرەچێت. واتە بەڕێزان زۆر بە سەراحەت دیپاک چۆپرا پێمان ئەڵێ ئێمە لەم جیهازە کە مێشکی مرۆڤە ڕواڵەتەکەی ئاگادارین کە ئێتە سەر ئەوەی مرۆڤەکە بڕیار بە. ئەڵێ حەت بۆ تەعبیرە ئەڵێ we know where is the command but we don't know where is the commander. ئەڵێ ئێمە نازانین بڕیاردەرەکە لەکوێ. بڕیاردەرەکە چییە؟ بڕیاردەرەکە ئەسڵی مرۆڤە. ئیتر ئەم مرۆڤە زیرەکیەکەی زۆر بێ کەم بێ، دڵنیا بن مرۆڤ زیرەکی کەم و زۆر بێ، یعنی فەرق ناکە. ئەوە نییە بڵێ زیرەک بێ بڕیارەکانی چاکە. ئێستا مۆزوعێکی گرنگ باسەکەم کە ئەم مۆزوع هاتە ناو، ئەویش ئەوەیە بەڕێزان جیاوازی زیرەک و ژیر چییە؟